بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان چەند پرسێکی گرنگ و هەستیار تایبەت بە بارودۆخی کوردستان تاوتوێ دەکەین. کاکسا بەخێر سپاس بەوان دەبوونتان. سپاسان دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئێوە کوژمارەیەک پەرلەمانتار لە پەرلەمانی کوردستان واژۆتان کۆکردوتۆ بۆی کە کۆبنەوەیەکی ناسایی پەرلەمانی کوردستان بکرێ. ئامانستان لەو کۆکردنەوەی واژۆ و دانیشتنێکی پەرلەمانی کوردستان ئەنجام درێت ئامانجەکەی چی؟ بەناوی خوای بەخشندە میهرەبان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموو بڕژێ. خۆشحاڵیشین کە جارێکی کە بەدیداری ئێوە و بەدیداری بینەرانی خۆشەویست دەگەینەوە. خوای گەورە داواکارم خوای گەورە هەموو لایەکمان ساغ و سەرفراز بکە. بابەتی ئەم یادداشتێکی ئێمە دەمانێت ئاڕاستی سەرۆکاتی پەرلەمان بکەین پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە. بە حکمێک کە پەرلەمانی کوردستان دامەزراوەیەکە کە نوێنەرایەتی خەڵک دەکات و بەدواداچوون بۆ کێشە و گرفتەکانی خەڵک دەبێ بکە و داواکاریەکانی خەڵک دەگەیەنێ بە دەسەڵات و هێندێ جار یاسای پێدەردەکا و هێندێ جار بڕیاری پێدەردەکا و حکومەت ناسار دەکا کە بەدەم داواکاریەکان و چارەسەرکردنی کێشەکانی خەڵکەوە بچێ. بەڵام بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان نەیتوانیوە تا ئێستاوە ئێمە بۆ 3 ساڵ دەچێت کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوە، نەیتوانیوە ئەم ڕۆڵە ببینێ، نەیتوانیوە کە نوێنەرایەتێکی ڕاستەقینی خەڵک بکە، بەڵکو ئەوەی کە تا ئێستا بینیمانە لە سەرۆکایەتی پەرلەمان بۆتە بەشێک لە دەسەڵاتی جێبەجێکردن و هێندێجا بۆتە پینەچی دەسەڵاتی جێبەجێکردن و بۆتە پاشکە و کوچکوچەی دەسەڵاتی جێبەجێکردن. ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن، وەکو فراکسیۆنی کۆمەڵی دادگەری و لایەنەکانی دیکە ئۆپۆزیسیۆن و هێندێک لەوانەیە کە بەڕاستی لە دەسەڵاتن بەڵام ڕوحێکی ئۆپۆزیسیۆنیان هەیە بۆ مانایی کە ئەوانیش ویژدانیان دەجوڵێ لە بەرامبەر ئەو هەموو بێباکی و بێخەمیەی دەسەڵات لە بەرامبەر داواکاری و کێشە و گرفتەگەرەکانی خەڵک. ئەوە جێگەی دڵخۆشیە بەڕاستی وە جێگەی دەستخۆشیە. ینی هێندێک لەو پەرلەمانتارانە من ومێد دەکەم کە پەرلەمانتارەکانی دیکەش ئەوانی کە لە دەسەڵاتن ینی ئەوەی کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە، پەیوەندی ڕاستەخوێنی بە معارەزەوە، پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە. پەرلەمان موات تەماشا دەکەم دامەزراوەی پەرلەمان خۆی ئۆپۆزیسیۆن معارەزەی دەسەڵاتە هەر لە وەکو پرۆسەکە. ینی پەرلەمان ئەگەر ئیشی بریتی بێ لە ینی بە دەسەڵاتی بە ئۆپۆزیسیۆنەوە بریتی بێ لە چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردن، یاسادەرکردن لە بەرژەوەندی خەڵک، برادەرکردن بە بەرژەوەندی خەڵک و بەدواداچوون بۆ کاروباری خەڵک و لێپرسینەوە لە دامدەستگاکانی دەسەڵات یەکەواتەوە جۆرێکە لە معارەزە. ئێمەش دەمانێت ئەو دەورە ببینێ. ینی ئێستا کێشەکە ئەوەیە ئەوەی کە ئێمە دەیکەین و دەیڵێن ئێمە پێمان وایە ئەمە ئەسڵی کاری پەرلەمانیە پێشگەل ئۆپۆزیسیۆن. ئۆپۆزیسیۆن بابەتێکیەیە کە خیتابێکی تایبەتی خۆی هەیە، گوتارێکی تایبەتی خۆی هەیە بۆ گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی کە پێمان وایە حکومڕانی و سیستەمی حکومڕانی بەم شێوەیە کە ئێستا ئەم دوو دەسەڵاتە کە زیاتر بەڕاستی من پێم وایە وەکو دوو کۆمپانیا بۆ کۆکردنەوەی پارە، بۆ خزمەتکردنی دەوروبەری خۆیان، بۆ خزمەتکردنی بنەماڵەکانی خۆیان شتێکی دیکەنی بەنای حکومڕانی. حکومڕانی تەندروست وان نییە. حکومڕانی ئەوەیە کە تەماشا دەکا منوا تێگەیشتوم لە حکومڕانی بەرپرسانە و خەمخۆرانە و دڵسۆزانەش تەماشا دەکا بزانێت داخۆ خەڵک ئەم کۆمەلگایەتی پێویستە ئەوەی بۆ ئەنجامدا. ئەو دەسەڵاتی ئێمە تەماشا دەکا بزانێت داخۆ خەڵک بەچی قەرسە ئەمە دەکا. یعنی لە وڵاتان لە دنیادا دەسەڵات بە دوای وەدا دەگەڕێت کێشەی خەڵک چارەسەر بکە. ئێمە دەسەڵات لە هەرێمی کوردستان خۆی بۆتە سەرچاوی کێشە بۆ خەڵک. ینی بوتە بەڵا بۆ خەڵکی کوردستان دەسەڵات. ینی تەماشاکە هەرچی گرفت و ینی کێشە هەیە لەم هەرێمی کوردستان تەماشاکە بزانە داخوا بگەڕێەوە سەر بنج و بنەوانەکەی بزانە دەسەڵات بەرپرسیارنی لێ. یعنی وەرە مەسەلەن بۆ نمونە دابینکردنی ئاو، دابینکردنی کارەبا، چاکردنی ڕێگە و بان، سوتەمەنی بانزی، کەرتی تەندروستی. ینی ئەمانە ئەرچی دەسەڵاتێکە بەو پەرە ڕێکپێچی و جێبەجێکە
کاتێک کە دێ بەشێکی جێبەجێ دەکا 1000 متر بەسە خەڵکدا دەکا دابینکردنی موسا دەبێ منت بەسە خەڵکی دابکەیت کرێکارێک کە باین سعات حەوت دەست بەکار دەکات سعات 4 دەست دەگرێت ئەگە 25-30 خۆت پێدا دەبێتی بەسە دابکەیان دەبێت بریکاکە دەست چاوت خۆش بێشەکەت بەرەک پێش کرد خوا حەفیز بێ ئەمن بەڕاستی ئێمە ئەم کۆکردنەوە ماژوانەمان بۆ باشە بەزیسە چەند واژوتان کۆ کردوتەوە و بابەتەکانی ئەو کۆبوونەوە نایاسایی پەرلەمان بڵین نائاسایی پەرلەمان بۆچی ینی بابەتەکانی بە دیاریکراوی و پێویستان بە چەند واژۆشە بڵین خۆی کۆبوونی نائاسایی بێزگە لەوەی کە پێویستی بە 1/3 واژوی پەرلەمانتاران هەیە دەکات 37 پەرلەمانتار ئێمە تا ئێستا تا ئەوەندەی ئەمڕۆ ئاگادارم 29 واژوو کۆبووەتەوە من هیوادارم پەرلەمانتارەکانی دیکەش ویژدانیان بجوولێ لە بەرامبەر کێشە و معانات و گرفتەکانی خەڵک باش بەس کۆبوونەوەی ئاسایی بۆیە کێسە پەرلەمان لە پشووە پێویستی بەوەیە کەسی حەوت پەرلەمانتار واژۆ کۆبکەنەوە بەڵێ ئەوە کۆبوونی نائاساییە بەڵام خۆسەرۆکاتی پەرلەمان توانی بڕیاری کۆبوونی نائاسایی بدا هەر خۆی و دەسەڵاتی بەبێ واژۆ کۆکردنەوە بەبێ واژۆ کۆکردنەوە باش ینی نازان کە خەڵک کێشە و گرفتی هەیە نازان کە پێویستە پەرلەمان دابنیشە بزانین داخۆ خەڵک بم کێشاندا تێدا پەرلەمان هەموو معاناتی هەیە بڵێ کاکە حکومەت دەسەڵات بزانین داخۆ چیت کردووە کاکە کارەبا ئەمپێری گران بووە وێرای ئەمەش ئەوە دایانێ بیدەنە کەرتی تایبەت ئەم پێم ینی ئەمە زیاتر قوڕ بەسە خەڵکی دەکا و باری خەڵکی زیاتر گران دەکا ئایا هیچ دڵنیاییەک هەیە کە ئەمە بدرێ بە کەرتی تایبەت کێشە گرفت بۆ خەڵک زیاد نەکە ئەمە بەشێک بووە لە داواکارێکی ئێمە بەڵێ یەکەمیان لەسەر مەوزوعی کارەبایە بابەتێکمان مەسەلەی ئاو هەر بابەتی ئاو بابەتی زۆر گەورەی بەڕاستی بابەت زۆر گرنگە کە ئەو بەشێکیشە لەو بابەتێک کە پەیوەندی بە دیژنەی کشت و کاڵ و ئاودێریەوە هەیە یعنی کێشەی ئاو ینی والی هاتووە لەم هەرێمی کوردستان پاش 30 ساڵ خەڵک بە تەنکەر و بە سەتڵ و بە ئاو بکڕیا مەسەن لە ماڵان لە گەڕەکەشی خواردە ئاو بێنێ یعنی ئێستا کە دەشکرێ ئەگە چەند تانکەرێک مەسەن دابین بکرێ بۆ گەڕەکشێک 100 سێلفی لە پەنا دەگیرێ و 100 منەتیش دەکرێت تەبەن 1000 ڕێکلامیشی بۆ دەکرێت و سپۆنسەریشی بۆ دەکرێت خۆ ئەمە حکومڕانی ئاوایە حەزەکەم بیزانی کاک ڕەنگە بەشێکیشی ماستاوی هەڵبژاردن بێ باشش کرد پێ بڵێ لە وڵاتانی دەرۆن بینیمە جادەشی 100 کیلۆمەتری 4 ساید دەڕوات 4 ساید دێ دروستی دەکەن حەزەکەم بیزانی محافزی ئەو شارە ناچێت بێفتاحی زانی چی افتاحی دەکا هەر نادەن لە ڕاگەیان نیش مهندسەکە دەچێت تەماشای دەکا ئەو لژنێک کە بەرپرسە لە چاودێریکردنی ئەم پرۆژەیە کە گوتی پرۆژەکە ڕێک پێک و تەواو کۆتایی پێهات یعنی ئەرکە ئارێک ئەمە دەبێت لە بەرامبەرەوەی کە تو دەسەڵاتی لە بەرامبەرەوەی کە تو خۆت کردە بە حکومڕانی ئەم خەڵکە ئەرکە واجبی سەرشانتێکە ئەم ئەرکانە جێبەجێ بکەین منەتی تێدانی من بەسەر خەڵکی دامەکە ئێمە کێشەمانێک ئەم خڵەتە ئەوەی بەڕاستیانی ڕەنگە پرۆژەی 4 جار هەر ئیفتاحش کرابێ و هەر سەریشی نەگرتووە لەسەر وە پارەی پێدەخورێ بابەتێشکەمان ئێمە تەمەن ئاویش بەڕاستی من دەگە دوای نازمەجال بێت سەلی باسی دەکەن بەزەوەی کە باسی کارەبا ئاو چیترەکە دەتانەوەی لە کۆبنەوەکە باسی مەسەلەی بنزین ینی بنزین لە وڵاتە ینی خەڵک بە نەوت و غاز و گازی ئەم وڵاتە خەنی بوو لە دەرەوە بەرمیلی دەفرۆشی بە $7 ئەو پەڕی ئەوەی زانێ ینی بەو حسابات و کتاباتێک کە دەسەڵات و وەزاری سامان سروشتەکان حکومەت بۆ ئێمە دەنێرتەوە پیش بۆ هەرمی کوردستان نامێنێتەوە لە سەڵاتری دەمێنێت سەداچری بە خەرجی و بە کۆمپانیاکان و بەو بەڕاستی شەراکەتێک کە ژێربەژێری هەیە لەگەڵ کۆمپانیاکان و پارە پێسپیکردنەوە و ئەم بابەتانە بەڵام بەتوەرە لە وڵاتی خۆت کە بەشێکی ئەم کارەبایە بە گازوایی دابین دەکرێت بەڵام نتوانین باشی دابینکەین 30 ساڵە نتوانراوە کارەبایەکی 24 ساعتی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین بکرێت بەم هەموو ئیمکاناتێکە هەیە یعنی لە 30 ساڵیدا ئەگەر ئەم دەسەڵاتە هەر ڕۆژەی کاکە ساڵی یعنی 50 مێگاواتی زیاد کرد بە ئێستا ئەمە دەبووینە خاوەنی کارەبایەکی تێر و تەوا بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە 6,000 مێگاواتت پێویستە لە کارەبا نیانتوانیوە تا ئێستا نزیکەی نیوەی دابین بکەن نەگەیشتوتە 4,000 بەڵێ نەگەیشتە 4,000 بەڵێ ئێستا ینی وێڕای ئەمەشتە بەنیانی کە بنزین ئەمڕۆ کە بۆ هاوڵاتیان بۆ ئیش و کارەکانی ڕۆژانەی هاوڵاتیان بۆتە پێداویستێکی بەڕاستی سەرەکی هاوڵاتیان
بەڵام فەرمونون لە شوێنی خۆی بە جملەکە کردویانە بەس تا دوێنێ پێرەیە بە 840 دیناری لیتری خراپەکەی ناچارە بنزیخانەکەش بە 900 بداتەوە بەلانی کەم. ئێدا حەزەکەم بیزانم داخۆ بنزین لە هێندە وڵاتانی دەرەوە کە نەوتەکە ئێمە دەکردن و دەیپاڵێون و دەیگوازنەوە بزانام داخۆ ئەوەن دەگران دەکەوێ. ئەمە ینی حەزەکەم زین نەکاک حەشمەمە چیکە هەیە لەسەر هەوڵاتیان گران نەکرابێت چیکە هەیە. پێینی کیمیایی یەکێک لە بابەتەکانی کەیە کە من هۆژداریکیشم داوە. پێینی کیمیایی جوتیارن مەبەستە. جوتیاران بڵێ. ئایا ئەم ساز جوتیارانی هەرێمی کوردستان دەتوانن دانەوێڵە بکەن؟ دەتوانن گەنموزۆ بچێنن؟ بەڕای من زۆر زەحمەتە. لەبەرەوەی تا دوێنێ تەنی پێینی کیمیایی بە 470,000 نزیک 500 بوو ئەو پەڕی. ئێستا بڕۆ تەنی بە 1,300,000 دیناریە. ئەوە بەس پێینی کیمیایی کە بینی پێداویستێکی سەرەکی هەموو جوتیارانە چۆن دەتوانێت دانەوێڵە بچێنێ. هۆکاری گرانبوونەکەی چییە؟ بۆ 1,300,000 دوو هۆکاری هەیە. باش. یەکیان حکوومەت بازی زۆر خستۆتە سەر بە هەموو کاڵا بابەتەکان کەلوپەلەکان. دوو داوێتی بە 3 کۆمپانیا 3 کەس هەرچی قازان سێ کەسێکە لەم بابەتە. بەسە دەمی جەنابوانە بوو نەخێرنا وەزیری کشتوخواڵ. ئێمە ئەو کاتەش ڕێنمایی هەیە بە پێ ڕێنماییەکان هەر کەس بۆ هەوە بچێ پێینی کیمیایی بێنێ. تعلیماتمان هەبوو بە پێ ڕێنماییەکان. بەس کاکە ئێستا قازانجێکی بۆ 3 کەسە. غیری ئەوە دەیفەرمو کاکە خەڵک هەیە کۆمپانیا پەیوەندیان پێوەکردن دەڵێن کاکە ڕێگەمان بدەین دەچین دەیهێنین با منافەسە دروست بێ. کەس هەیە ینی کەسەکان هەیە شەخص هەیە دەڵێ کاکە ڕێگەمان پێ بدەن بەو مەرج و پێوەرانەی کە دانێ بۆیان دێنم کاکە. نەکەرەوە ئایا لێ دەگەڕێن مەسەن ئەوەی کە لە هەولێرە مەسەن بیهێن بۆ ئێرانە ئەوەی کە لێرە بیبن بۆ هەولێر دەبڕ پیسارکە بزان داخۆ ئەوش ڕێگە نادەن ڕێگە نادەن. ئەمە یانی چی کاکە حەجم ئەم حکومڕانی ئەمە. پاشان بابەتێکی کێکی ئەمە بەڕاستی دەمانەوێت قسەی لەسەر بکرێ ینی ئەو کاڵایانەی کە هاوڵات ینی دەتوان بڵێم خۆراکی سەرچین بۆ هاوڵاتی کامیان دووقات و سێقات گران نەبووە. بەس حەز دەکەم بزانم ینی ئەمە بووای لێکراوە. باش بەس هەندێکیان دەڵێن بۆ نمونەگە لە 120 چۆتە سەرپەیوەندی بە نرخی دۆلارەکەوەیە کە بەرز بۆتەوە بەڵام ئێستا ڕەنگە هۆکاری چێکە لە 150 بەرز بۆتەوە. ئەمەژە پرسیارە دەکەم کا حەشیم مثلا بۆ نمونە قەیسی کاکە مەسەن پێشتر بەشێکی مەسەن کارتۆنێکی بە 27,000 بووە. دەزانانی ئێستا بە چەندە؟ بە 92,000 سێ قات زیاتر گرانتر بووە نییە؟ باش دۆلار چەندی هاتوتە سەرێ؟ لە 123-22 ێ بۆ سێ قات ئەمە گران بووە. ێ باش ئەگەر ڕاستە با 123-22 باسەرێ. من ئەمە حکومڕانی و بەڕێوەبردنی کاروباری خەڵک وڵات بەم شێوەیە ناکرێت بۆ ئێمە دەڵێم ئۆپۆزیسیۆن ئیشی ئەوەی نێم بچم تەنکەرە ئاو بم دەسەڵاتی پێ ئەحراز بکەم. ئێمە ئیشیمەوە نیە مەسەن 4 لیتر بنزین تەوزیعەکەم دەسەڵاتی پێ ئەحراز بکەم. ئیشی ئۆپۆزیسیۆن قەناعەتم وایە ئەوەیە گوتارێکی وازح ڕوونی هەبێت کە ئێمە ئەومان هەیە و بە هەموو خەشرا دەگەین کە ئێمە دەڵێن حکومڕانی بەم شێوەیە ناکرێت. ئەمانێک کە ئێستا حکومڕانی دەکەن بەڕاستی بە کەشی حکومڕانی نایە و بازرگانی سیاسین زۆر تاقیکردنەوەی خۆیان ئەنجامدا و سەرکەوتوو نەبوونە. کاکە خەرجی بازرگانین خەریکی حزب دەوڵەمەندکردن خەرجی بنەماڵە دەوڵەمەندکردن خەرجی کۆکردنەوەی پارەن یان یەکێک لە گرفتەکانی ئەم دەسەڵاتێمەوە کە خەمی خەڵکی نییە. خەڵک کێشی هەبێ خەڵک هەژار بێ خەڵک کار و کەسابەتی دەست نەکەوێت خەڵک نەخۆش بێ خەڵک خۆی بکوژێ خەڵک خۆی بخنچێنێ خەڵک خۆی بەم بەحر و دەریانە دابلە لە دەرەوە خۆی بسووتێنێ خەمی نییە خەم نا لە بەدانیش مزاندا ئەم خەڵک ینی بۆ وا دەکا. بۆ باشە من باسکەم بۆچی مەسەرەن ئەگەر دوای حەز دەکەیت بەشی ئاو زیاتر شکی دەخەمە سەرێ بۆچی ئێستا مەسن کاتێک کە خەڵک مەسن پەچی بکەوێت بێزادەی بگرین زیات و ئاوی بەدابینکەی باشە پلانیم حکومەتە چێ بۆ قەزای کێشەی ئاوکە ئەمڕۆ لە هەموو دنیا کێشەی ئاو پەیدا بۆ کاک هەر وڵاتی بەپێی پلان و بەرنامەی خۆی و ئەم ئیمکانیاتێک کە بەدەستیوێتی کێشەی هەوڵاتی وڵاتی خۆی چارەسەر کردو چارەسەری دەکات. پلانیم حکومەتە چێ بۆ کێشەی ئاو بۆیە بەڕاستی مە پێمان وایە
دەسەڵات و حکومڕانی بەم شێوەیە ناکرێت. باشە بەس گلەیشی لەسەرەوەی کە ئۆپۆزیسیۆن بەشێکیان بۆ نمونە دەڵێن لە پەرلەمان وەکو پێویست دەنگینی یاخود بڵێن بەشێکیان خەریکی ئەوەن کە هەندێک کەمێک ئاو دابین کە کەمێک بنزینە پیان وایە ئەمەش بۆ خەفەکردنی ناڕزایەتی خەڵکە ئۆپۆزیسیۆن ڕاستەقینە دەبێت چی بکە؟ ئەم پێما ئۆپۆزیسیۆن ڕاستەقینە دەبێت گوتارێکی سیاسی ڕوون و ڕاشکاوی هەبێ بۆ هاوڵاتیان و بۆ هەموو هەرێمی کوردستان. باش کە کاکە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێ حکومڕانی و کاروباری خەڵک بەڕێوەبردن نییە. حکومڕانی ئەوە ناکرێت لەسەر ڕابڕاستیانی بەم شێوەیە بەس وەکو خۆتان ئەو وتار ڕاشکاوەتان هەبووە یاخود ئەوەی کە ئەتی ئۆپۆزیسیۆنە توانیتانە بیکەن وەکو خۆتان ئێمە ئەم گوتارەمان بە ڕاشکاوی هەبووە لە هەموو ئەو خیتابانێک کە ئێمە هەمان بووە لە هەموو ئەدەبیاتی ئێمە ئەوە چاکڕەنجی داوەتەوە لە هۆڵی پەرلەمان و لە دەروی هۆڵی پەرلەمان و لە ڕاگەیاندنەکان و لە کۆبنەوەی ڕوبەڕووشمان لەگەڵ دەسەڵات و لەگەڵ لایەنەکانی دیکە گوتمانە کاکە کە ئێوە مادام حەزی ناکەم زۆر دووبارەیەکەمەوە مادام ئێوە ئەمەتان پێ ناکرێت ئەمەتان پێ ناکرێت ئەمەتان پێ ناکرێت کاکە واز بێنن. باش ئەم قسەتان ڕوبەڕوو بەرامبەر بە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی کرد و سوکانێک خەڵک ڕخنە دەگرێت لە ئۆپۆزیسیۆن دەڵێن کاتێک کە بۆ نمونە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لەوێن وەکو پێویست قسە ناکەن بەڵام کاتێک کە ئەو لەوێنین زۆر قسە دەکەن ڕخنەی زۆر دەگیرێ ئێوە ئەو ڕخنەتان ڕوبەڕوو گرتووە. ئەخلاقی ئێمە ئەوە نییە کە ینی شتێکمان گوت هەموو ڕۆژێ بێڵێنەوە ئەو ڕاگەیاندنەکان هەیە و ئەوە ئەرشیفی پەرلەمان هەیە بزان داخۆ چێ وە چە فراکسیۆنێک یەکەم کەس بۆ ڕوبەڕوو بە سەرۆکایەتی حکوومەتی گوتووە ئێوە ئەمانتان پێ ناکرێت ناتوانن موسەدابی بکەن ناتوان کێشەی خەڵکی چارەسەر بکەن ناتوانن سنوورەکان پارێزن و هەر ڕۆژێ وڵاتێک لەشی کێشی دەکا و دنیایەک وڵاتمان وێران دەکا و دەسووتێنێ و خەڵکمان دەکوژێ و ناتوان یەک کەس لە دەرچوانی لە ساڵی 2011 و 2012 بگرێت تا ئێستا دابمەزرێنن کۆمەڵی بابەتی کە ناتوان ئەمانە بکەن یا دەسەڵات ینی ئەمانە کە ناتوان کاکە واز بێن بە خەڵکەشی بەدەجێ ئێوە بەڕاشکایی پێمان گوتون کاکەشی باشە ئەوە خیتابی ئێمە ئەوە گوتاری ئۆپۆزیسیۆن بەڕاستیەوەیە کە ئێمە پێمان وایە ئەگەر خۆی تا لە حەز بکە و خەڵک ئەم پشتیوانی پژیریمان بکە ئێمە پێمان وایە زۆر چاکتر لەمە حکومڕانی دەکەین بەدەستمانەوە بێ بە بەدیلی دەسەڵات دەزانن ئێوە بە بێگومان ئەگەر خەڵک پشتگیری پشتیوانیمان بکە بە بێگومان باش زۆر باش پشتیوان بەخوا نەکرد ئاوا ئەمە پێم وایە بێنی حکومڕانی هەر نییە ئەمە خزمەتکردن نییە زۆر چاکتر ینی دەتوانانی ئیشاءالله خزمەت بە خەڵک بکەین و سیمایشی جوان بەڕاستی بە دەسەڵاتی کوردی بدەین کە کاکە ئەوەی کە کراوە کەی ئەوە حکومڕانی ئاوایە هەر لە وەکو ئەوانەی کە ئێستا باسم کرد هەر لە یاسا سەروەربوون و سەروەر نەبوون یاسا سەروەر لە وڵاتە ینی تخوا هیچ کەسێک لە وڵاتە ینی ئەگەر سەرپێچێکی کرد ئەگەر هەڵەیەکی کرد ئەگەر لادانێکی کرد لە یاسا ئایا دڵنیا لەوەی کە بەپێی یاسا مامەڵە لەگەڵ دەکرێت ئەوەی کە هیچ نەکردو ئێستا یەک دنیا تاوان و بابەتی خەتەرناکی بەمەدادێنن ئەوەی کە دژی دەسەڵات بێ بەڵێ ئەوەی کە مەسەلەن بڵێ کاکە ئەم دەسەڵاتە قۆڕخکارە ئەم دەسەڵاتە ستەمکارە ئەم دەسەڵاتە خزمەت گوزار نییە ئەم دەسەڵاتە سیستەمی حکومڕانیەکەی سەقەتە ئەم دەسەڵاتە یاسا سەروەربوون لە لای نییە ئەمانە خۆ یعنی مافی خەڵکە کە بیڵێ بە تایبەتی چالاکوانی مەدەنی خەڵکی سیاسی ڕۆژنامەوان هەر هاوڵاتێکی کەش یەک دنیا یەک کێشە مەسەلەن تۆمەتی بۆ دروست دەکەن بەمری دادێن و تەبان دەسن بەپێی یاساکەی خۆشە نەبەڕاستیانی کە ئەمان هیچیان نەکرێت تەبان دێن جارێ مەسەلەن بەلایانی کەم مەسەلەن بە ساڵ جارێ بە مانگ لە زیندانی دەمێن و دوایش حکمێکی ستەمکارانەی بەسەدا دەچەسپێن و ئەوە ئاسایش وڵای تێکداوە تخوا ئاسایش وڵات بە قسەیەکی هاوڵاتێکی فەقیر و هەژار تێک دەچێت باشە بە زۆر ڕەنگیەوە ئاسایش وڵات زانیە ئەوە ئاسایش وڵای تێکداوە کە گەندەڵی دەکات گەندەڵکار ئاسایش وڵاتیان تێکداوە کە سامان و سەرۆتی ئەمڵاتیان بە تاڵان بردووە کە زوڵم و ستەم لە خەڵک دەکەن کە ینی ناتوانین ئیدارەیەکی جوانی ئەمڵاتە بکەن کە کەس نازان لە ڕووی سیاسی و علاقەتی سیاسیەکانیان لەگەڵ وڵاتانی دەوروبەر و لەگەڵ وڵاتانی دنیا مەسەلەن دنیاش ژێربەژێران چی دەکەن ئەوانە ئایا سیاست و علاقاتەکانیان بە ئاراستەی خزمەتکردنی خەڵک و کۆمەلگاکانیانە یاوەتە بە ئاراستەی بەرژەوەندی حزبی و کەسەکانیانە ینی ئاسایشی و ئەگەر وڵات هەبێ
ئەگەر دەوڵەت هەبێ بە دوو قسە و بە سێ قسە ئاسایش وڵات تێک دەچێت کاکە ئاسایش وڵات بە گەندەڵی تێک دەچێت کاکە ئاسایش وڵات بە نەبوونی یاسا تێک دەچێت ئاسایش وڵات بە بێخەمی بێباشی تێک دەچێت ئاسایش وڵات دەوێت کە کابرا بیانی هیچ شوورێش نەبێ بۆ وڵاتی خۆی کە بیپارێزێت لە دەستکردێشی تۆبارانی ئێران و تووشە وڵاتانی دیکە. سوپاس دەکەم سەبارەت بە مەسەلەی ئەو کە بەڕێزت پێشتریش وەزیری کشتتوکاڵ بۆی و سەرۆکی لەژنەی کشتتوکاڵ و ئاودێریشی لە پەرلەمانی کوردستان ینی بۆ چونتانسیە بەتابێت ئەو کێشەی کەماوی کرد لە هەولێری پایتەخت و لە شوێنەکانی تریشەیە بەرەنجامی وەیە کە ئێمە سەرچاوی ئاومان نیە یاخود ئیدارەدانێکی خراپی سامانی ئاو کراوەلارەی کوردستان. من با باسی کێشەی ئاو بکەم کاک حەشیم بەڵێ ڕاستە من پێشتر وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بووم کە ئاو بەشێکی گرنگی کشتتوکاڵ وەزارەتەکە ئێمە بووە و ئێستاش سەرۆکی لێژنەی کشتتوکاڵ خۆی کاتی خۆی ئێستاش لەگەڵ بێت تەبان کە ئێستا زۆر زیادی کردووە. کێشەکانی ئاو چییە؟ یەکەم دیارە کاتێک باسی وشکە دەکواتە نەبوونی با و بەفر و ئەوان باران و بەفر. پاشان گرنەدانەوەی ئەو بڕە باران و بەفرەی کە لە وڵات دەبارێ. ئایا هەرێمی کوردستان توانیوێتی بە دروستکردنی بەندا و پۆند ئەو بارانێت کە دەبارێ ئەم ئاوە بە هەدەر نەڕوا و گڵی بداتەوە بۆ کاتی پێش بەکاری بێنێ؟ لەوانەیە شێ بڵێ کاکە دی باشە وەزیری کشتتوکاڵ بووی هیچ لەو پەرلەمانتارەکان ڕۆژێکی لە گروپی خۆشنووسێکی وای نووسیوە بە تو چیت کردووە تەبان کاکە ئێمە کە لەو پەیرە قەیراندا بووین کە من ئێستا پێم وایە پارەی ئەزگار زۆرە زانین بەرمین لەوت بەسەندی بکەم ئەم وەزیر بووم بە 23 دلاری بوو. عێراق حەز دەکەم بیزانی عێراق زانی مەسەن کە بزەکی دەنا بزەکەی بڕی لە 2014 کە ئێمە بووین بە وەزیر لە حکومەتی کابینی هەشتم بەشداریمان کرد دەزانی مەسەن یەک مانجی تێنە پەڕی تەمەن تووشی شەڕی داعش بوو هەرێمی کوردستان و عێراق ئینجا لەگەڵ ئەوەش ئێمە 6 بەندامان تەواو کرد. بەڵێ وە چەند پۆندمان تەواو پۆند واتە کۆماوی گچکەیانی مەسەن بربەستی خاچی بۆ ینی گردانەوەی ئاو بەنداوەکان ماوەتەمەن ئەوەی سماقولیە ئەوەی دێگەڵێ ئەوەی دینارتێ ئەوەی قادمکەرە ئەوەی لای شوانە دێکا کە ئەمە بەڵێ ئەگە بڵێ بپرسی بڵێ ئەوەمان تەواو کرد و ئەوانە پاشان ئەم پرۆژەیەکم داوە بە حکومەتی هەرێمی کوردستان ئەو کاتێ 14 بەنداوم پێش ناکرد و پێمە ئێستاش تەقریبا هەر ئەم پرۆژەی واکای لەسەر دەکەنەوە پێم خۆشە سەر بگرێ بەنداوی استراتیژی بۆچی ئەم 14 بەنداوە بە شێوەیەکی استراتیژی و هاوسنگ لە هەموو هەرێمی کوردستان دابش کراوە بە شێوەیە کە ئەو باران و بەفرەی کە دەبارێ ئەم بەنداوانە کۆی دەکاتەوە و لە کاتی وشکە ساڵیشدا ئەم بەنداوانە یعنی بە شێوەیەک دروست کراوە بە شێوەیەک دیزاین بڵێن تەسمیمان گرتووە کە ئەگەر بارانیش نەبێ ئاویش نەبێ ئەم بەنداوانە کوردستان تێراو دەکات بۆ ئاوی خواردنەوە بۆ کشتتوکاڵ بۆ گەشت و گوزار سوودیە دەبینێت. باش بەزیسە خەڵکی کەم ئاوی ئەمە مەبەست نەبوونی یەکەم بەنداو باشە دوو ئەم هەموو بیرێنە یاسای کرێ دێت تەبان کاک حەشیم ئێستا بڕۆ ئەوە سلێمانی تا هیزۆ بڕۆ تا هەولێر بڕۆ بزان داخوات چەند بیری پایلی سوودی لەسەردا دەبینی ژمارەکەی هەڵواسی و دەکا کە من ئامادەم بیر بۆ لێ بدەم بیری نایاسایی چەند هەزار بیرە لێدراوە چەند ینی ئێستا زیاتر لە 30,000 بیری نایاسایی لێدراوە کە ئەمە هەموو کار دەکاتە سەر ئەوەی کە ئاوی ژێرزەوی بە تایبەتی ئاوی سەطحی دەبا کە کاریگەری هەیە بۆ ئاوی ژێرزەویش و پاشان کاک حەشیم چێ بەرپرسە لەوەی مەسەلەن ئێستا بەدەی باشە من لە کاتی خۆیدا پێشنیاری خۆم کردو ئێستا ژوا پێشنیاریە بۆ بە نادروست ناکرێ بودجەیە ئەم پێمە بودجە بە زیادەوە هەیە من کات جاری کەس باسم کردی ئێستا باسەکە ئەمە نیە ئەم پێم وایە بودجەی پێویستەیە بۆ پێدانی موسە بە تەواوی لە کاتی خۆیدا و بودجەیەکیش بۆ بودجەیەکی تەشغیل بۆ وەزارەتەکان بە وەزارەتی کشتتوکاڵیشەوە بەڵام بێخەمی بەڕاستی بێ باشی کاکە خەمی نییە دەسڵات خەمینە کە بڵێ خەڵک بە بابێ ئەو نەبێ و ڕەنگە هێشێک لە جاروێشێک لە ینی سیاسەتەکانیان ئەوە بکە خەڵک مەشغولکەن بەشی لاوەچیەوە بۆ کە خەڵک سەقفی داواکاریەکانی بەرز نکاتەوە و داواکاری گەورە نەوێ بە تایبەتی سەبارەت بە مەسەلەی سیستەمی حکومڕانی کە کاکە حکومڕانی ئاوا ناکرێت. باش بەس ئێستا لە پوختەکەیدا ئێستا ئێمە کێشەی کەمی ئاومانیە و کەمی لە کوردستانە چکانێکی دەڵێن پەیوەندی بە وشکە ساڵی یاخود پەیوەندی بە ئیدارەیەکی باش نەبووە ئیدارەی باش نادرێ باشە ئیدارەیەکی ڕێکپێکی ئاو نادرێ هەرچەند ئێستاوە پرۆژه یاسایەکمان لەلایە بەڕاستی بۆ کوردستانی کشتتوکاڵ تاویشمان کردە دەیدەین و سەرۆکایەتی پەرلەمان کە بینی ئیدارەدانی
ئاوە لە هەرێمی کوردستان ئومێد دەکەم کە ئینشاڵڵا لە پەرلەمان خوێندنەوەی تۆمی بۆ بکرێ و پسند بکرێ و بەشکم حکومەت جێبەجێ باشە بەس ئەوەی کە بەڕێز وت ئێستا بیری نایاسایی زۆر لێدراوە ئێستا دەڵێن ئاسیاوی ژێرزەوی زۆر دابەزیەوە مەترسیە حکومەت بڵین ئێمە سەرچاوی ئاوی سەرزەویمان زۆر نییە کە حکومەت لێوی پرۆژه ئاوی خواردنەوە دابین کرا جارێ دەست بۆ ئاوی ژێرزەوی نەبرێت ئەمە وەکو باسم ئەخ بە بەنداو دەبێ ئەوە بەگڵدانەوە ئاو دەبێت کاک حەچیم بەوەی کە تو بەنداوی زۆر دروستکەی ئەو ئاوەی کە دەبارەی کۆی دەکەی و لە کاتی پێویستدات و بەکاری دێنیەوە تەبان وە لە هەموو دنیا وا دەکرێت بەڕاستی ینی بڕۆ ینی ئەم تورکیان نزیکەی 300 زیاتر لە بەنداوی هەیە کاکە بەنداوی گەورە ینی ئێستا ئەو پرۆژەی گابێن کە 22 بەنداو بووە کە بەڕاستی ئەو ئاوە کە دێ بۆ عراق هەمووی وشک دەکا ینی کاتی خۆی هەر ئیعلانی تورکیا گوتی ئێمە لەمەودا ینی ئاو وەکو چۆن مەسەن ئێستا عراق ئەو کاتی دیارە بڕە بنزین بەوان دەدرا وەکو چۆن ئەوان بنزینمان پێدەفرۆشن ئێمەش لەمەودا ئاویان پێدەفرۆشی ڕاستەکەن ئێستا بەس بۆ داهاتوێری کوردستان ئاوەکە زۆر گرنگترە لە نەوتەکەەوە بەرێنانی ئەم پێ زۆر گرنگە چونکە ئەو مەترسیەی ئاو وەگە لە هەندێک لە وتارەکان و خەڵکە پسپۆرە گەورەکانی دنیا ئاماژ پێ دەکەن کە دەڵێن باسی شەڕی ئاو دەکەن ئەوەیە کە بەڕاستی ئاستی ئاوی ژێر زەوی بەتایبەتی لە وڵاتانە زۆر دابەزیوە و بەتایبەتی لە عێراق و لە هەرێمی کوردستانیش دەزانی کاکەچیم ئێستا نزیکەی 12 ملیۆن خەڵک لە خوارو لە ناوەڕاستی عێراق ینی هەرەشەی کەم ئاویان لەسەرەکە ڕەنگە ناسار بن ینی ئەم شوێن و زەیدی خۆیان بەجێ بێڵن ئەو بۆ هەرێمی کوردستانیش هەڕاستە ینی فەر مەسەڵەن شارێک و گەورەی و کەهولێر دێ مەسەڵەن با ڕۆژێک دوو ڕۆژ دە ڕۆژ بابێ ئاو بێ خەڵکی دەکات ینی ناسار بەجێ بێرن چی دەکە ینی بۆیە ئەمن دەڵێم ینی ئایا حکومەت پلانی چێ بۆم بابەتە باش وەزەی گەورە بەپەنە هەولێردا نایە ڕاستە دووسێ پرۆژە دروستکراوە ینی بۆ مەسەڵەن نەک ینی نابێ ئێستا بیلۆ بکرێتەوە کە 4 ساڵێکە کە ئەم هەولێرە فراوانتر دەبێت و دانیشتوانەکە زۆرتر دەبێت نەدەبێت مەسەڵەن حکومەت پلانی هەبێ ینی حکومەت ینی چی ئازایەتی ئەوەیە کە دوو لە نەگەڕ خەڵک تووشی ئەم ئاسڵان هەر بەخاو دەبێت کە کێشەی ئاوی هەیە یا کێشەی ئاوی بۆ دروست دەبێت بۆ ئەم پێم وایە بەڕاستی بێپلانی بێ بەرنامەی حکومەتە نەکرد لە ئاو لە هەموو شتەکانی دیکە هەتا بەسەر کێشەکەی دانەکەوێ نازانێت کێشەیە کە بەسەری داکەم بە پەلە قاژە دەکەوێ ینی وەکو مەسەلەن ئیسعافاتێکی فەوری شتێکی بە پەلە و بە هەل دەکات دوایش بە 100 منەت بە خەڵکی دەفرۆشێتەوە. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن.
ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکار بهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە، ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات، پرچ قورس و خاو دەکاتەوە، ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان، چارەسەری پرچی سووتا و بۆز دەکات، ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات، دەتکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا، باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز درێژە بە گفتوگۆ کەمان دەدەین لەگەڵ بەڕێز عەبدوسار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان. کاک عەبدوسار بینە سەر پرسێکی تر ئەویش مەسەلەی ئەوەیە کە کەمێک باسی کارەبات کرد بە سەبارەت بە بانزینیش ئێستا باز دەکە ئەوەی کە بانزین گران بووە وەزارەتی سامانە سروشتەکان باسی وەکت و هاوردەکەم بۆتەوە. ینی جێگەی سەر سوورمانی حکومەت لێرە بۆ خۆی پاڵاوگەی نەبێ بنزین پاڵی چووکە هەندێک وڵاتی نەوتی نیە بەڵام خۆی پاڵاوگەی هەیە بۆی کە دوای بەرهەمەکانی دەفرۆشێتەوە. بۆچی ئێمە نەوتمان هەیە بەڵام پاڵاوگەمانە بێخۆ دوو پاڵاوگەی لە هەندوو کۆمپانیا حیزبی بڵێن بەڕێوە ببرێت. خۆی ئەخ چێشەکە ئەوەیە کە حەچیمیشێک لە چێژەکان یان یەکێک لە هەنگاو دروستەکانی حکومڕانی تەندروست ئەوەیە کە دایمەن پێش برچێ دەخاتە بازار و گۆڕەپانەکە. بۆ من ئێستا دوو کۆمپانیا هەیە بۆ بنزین بۆ سامانە سروشتەکان و دوو کۆمپانیا هەیە بۆ تۆڕە کۆمەڵایەتەکان و پەیوەندیکردن. بۆ ڕێگە نادرێت مەسەلەن کۆمپانیەکەشدا بمەزێ ئەم کارە بکە. ئەگەر باش ئەگەر ڕاست دەکەن ئەوان کە دەڵێن ئێمە دەیدەین بە کەرتی تایبەت ئێستا باس کاروانەکەم بیدەن بە کەرتی تایبەت دەیدەن بە چێ؟ مزایدەیە پێ دەکەن ینی بە ئاشکرا کێبەرکێ چێبرچەیە بێگومان نەخێر وەکو سامانە سروشتەکان وەکو قەزەی بنزین وەکو قەزەی تەلەفۆن و هێڵی پەیوەندیکردن دراوەدی کۆمپانیا باشە یانی هیچ کەسی کە توانای نییە هێڵێکی کەی بۆ نمونە پەیوەندیکردن لە دەرەوە بێنێ لێرانە مەسەن کاکە بە دقەکەی بە دقەی ڕوانەی بە هەرزانت بفرۆشێ بە خەڵک ناتوانن قۆڕقیان کردو کاکە جا بۆ هەر چی قۆڕق نەکراوە بڕوا بکەت ینی هەر لە بنزینە لە گازە لە غازە لە تەلەفۆنە لە جگەرەیە لە مەشروباتە لە دەرمانە هەمی قۆڕە کراوە بە قیسی هێنانی پێینی کیمیایی کە بەڕاستی لە وڵاتی خۆمە پێدەوتێن جاروێ مثلا پاشڕۆی حیوانێتەوە کاکە ئەویشیان قۆڕە کردووە ئەویش لە دەرەوە خۆیان دەهێنن چی ماوە یان قۆڕقی نەکەن ینی فەرمو مەسەن ئەمە چەندەها کۆمپانیا تەبان چەندەها خەڵکی بازرگانی ئەم وڵاتە تەبان پەیوەندیان پێوەکردن کاکە ئێمە پێمان خۆش لێ ناگەڕن بێنی کاچ باش بەزەنگی خەڵکیشان هێشتو بۆ خەڵک مەسەن چرت و چاڵەکان بۆ خەڵکیکە بۆ کۆمپانیەکان هێشتەوە باشە بەزەنگی خەڵک بڵێ نەوت و غازمان بۆچی ئەگەر نەوتەکە وەکو پێویستە خزمەتی خەڵکدا نەبێت سوتەمەنی بۆ نمونە بۆ کارەبادابین نەکرێت غازی ماڵان لەو ماوەی پێشودا گران کرا ئەوە بنزینە بەزی دەڵێن 1 ملیۆن لیتری لە ناو خۆ بەرهەم دێنرێت پێویستمان بە 6 ملیۆنەوەی تر لە دەرەوە هاوردە دەکرێت ئەم باشە ئێمە نەوتەکەمان بۆچی ئەگەر نەتوانرێت ئیدارەت نەوت و غازەکەمان بۆچی ئێمە وڵای جا ئەنی بەشی زۆری بۆ قازانج و بۆ بەژەوەندی ئەم دوو حیزبی خوددەستی هەڵ ناگەن خەڵکی بڵێ نامانەوێ ئەوان هەردایانەوێ خوددەستی هەڵدەگرن خەڵک بڵێ نامانەوێ بۆ چمانە نەوەڵە هەرەگە بکرێت لە وڵاتی خۆمان بەکار بێتەوە باشتر بەڵام بەداخەوە ینی چێشەکەوەیە کە خەڵک وە ئێمە بەڕاستی هیچ دڵنیانین لەوەی کە ئەم داهاتە ئەوەندەیە کە ئەوان باسی دەکەن و هیچ دڵنیانی لەوەی کە ئەوانە بەڕاستی گەندەڵێکی زۆر لە داهاتی هەرمی کوردستان کە قوت و ژیانی خەڵکی لەسەر دەکەن باش هیچ دڵنیانین و نەک دڵنیانین بەعکسەوە دڵنیان کە گەندەڵێکی ئێزگا زۆر لەو داهاتی دەکرێت دەنا حەزەکەی ئێستا بە ژمارە بۆ لێک دەدەمەوە کە بەس پارەی ئەوەی کە لەنەوە دەست دەکەوێت بینی بەشی موچەش دەکات بینی ساڵێک بەر لە ئێستا بەشی دەکرد کە سەدا 25 لە خەڵک دەبڕی
و بەشی بودجەی تەشغیلی وەزارەتەکانیشی دەکرد. باشە بینی سەر پرسێکی درێژەوەی کە کۆبنەوەی پەرلەمان لە مانگی نۆوە دەست پێ دەکاتەوە. ئێوە خۆتان هیچ پرۆژە یاسایەکی گرنگ یاخود بڵین پێشنیازە یاسا پێشنیازە یاسایەکتان حازر کردو کە گرنگ بێ واگەر پەسەند بکرێت و کاری پێ بکرێت گۆڕانکاری لە ژیانی خەڵک دروست بکات؟ ئێمە لە ڕابردوودا کۆمەڵێک پرۆژە یاسامان پێشکەش کردو کە پەیوەندی بە ژیانی خەڵک و گوزەرانی خەڵکەوە هەبووە. ئێستاش ئێستا لە بەڕاستی خەریکی ئەوەی کە بنەماکانمان داناوە پرۆژە یاسایەک سەبارەت بە خەڵکی هەژاری بێکار و بە تایبەتیش ئەوانەی کە بۆ منە دەگرێتەوە کە هەژار بێ بێکار لە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان لە ڕابردوودا و تا ئێستا ئێمە لە قۆناغی ڕابردوو سوپاس بۆ خواتەبان بە هاوکاری و بە پشتیوانی هەموو لایەک بوو ینی فراکسیۆنەکان بە تایبەتی ئۆپۆزیسیۆن ئەو بکە ئێستا کێشەی ومێد دەکەم کە بەیەکجاری چارەسەر بێ و لێبڕینی موسە باز نەکرێتەوە ئەمە قۆناغی تێپەڕیتەبان بەڵام ئایا ئەوەی کە هیچ موچێژنی لە هەرێمی کوردستان کەسێکی هەژار و بێکار وەجاری وا هەیە کرێی خانووشی لەسەرە و 10 ساڵە 12 ساڵە دانەمەزراوە و دەرچ و دانەمەزراوە ئایا ئەمانە ینی پێویست ناکە خەمیان لێ بخورێ ینی ئایا شەڕ دەبێت بەس تەنها لەسەر ینی کەسە موچەخۆرەکان بێ ئەوە قۆناغتەوە بوو سوپاس بخۆ ئیشاڵە ناشگەرێتەوە بە حەقیشمان زانیوە بەڵام بەڕاستی ئەوەش بە حەق دەزانم کە خەڵکێک لەم وڵاتە دەژی هاوڵاتی ئەم وڵاتەیە دەسەڵات بەرپرسیارێکە بیژێنێ دەسەڵات بەرپرسیارێکە ژیانی دابین بکە کێشەی چارەسەر بکە یعنی من بەڕاستی ئەوە کێ دەڵێم مزایدات نییە حەقەتەن کاک حەشیم یعنی کە بە خۆت گوت دەسەڵات یانی ئەتوو دەبێت بێ کێشە و گرفتی ئەم خەڵکە چارەسەر بکەی ینی تەنها نابێت بەرپرسیارە 250,000 سوودمەند بێ لە داهاتی گشتی نەخێمە 6 ملیۆن دەبێت خەڵکی تریش سوودمەند بێت کاکەم داهاتە بە خودای تاکتاشی ئەم هەرێمی کوردستانەیە بە گچکەیەوە بە گەورەیەوە بە ژن و بە پیاویەوە بە ئەوەی کە ئێستا دامەزراوە بە دانەمەزراوە ینی ئایا ئەم هاوڵاتیە کە هیچی نییە هیچ داهاتێکی نییە و ژیانی نەماوە هەژار کەوتووەتەوە خانووی کرێ کێشەی کرێ بۆ پەیدا بۆ کێشەی نەخۆشی ماڕمداڵی بۆ پەیدا بووە ئایا چی لێ بەرپرسیار لەم کەسە مەگەرم دەسەڵاتە لێ بەرپرسیار نییە حقەتەن ئێمە بیرمان لێ کردوەوە کە پرۆژەیەکمان هەیە بۆ ئەم بابەتە باشە بەس ئەو پێشنیازە یاسایی ئێوە بە دیاریکراوی دەرچوانی دانەمەزراو ئەوانەی کە بێکارن ئەوانەی کە چاودێری کۆمەڵاتی و موچەکانیان بڕاوە ئەگەر ئەمە جێبەجێ بکرێت بڵێن پەسەند بکرێت لە پەرلەمان وڵای بە تۆزێ گوردەکاری زیاتی تێدا دەکەین چونکە ئێمە دەڵێن هەژاری بێکار خۆمەسەوە هەیە هاوڵاتی ئەم وڵاتە زۆرە کە موسەی نییە و هیچ داهاتێکی بەس هەیە بۆ خۆی داهاتی هەیە بۆ خۆی مەسەن کەسابەتێکی هەیە بۆ خۆی بەنی ئیشێکی دەستکەوتووە ئەوە ئەم باسی ئەوە ناکەین باسی دانەمەزراوێکی و هەژارێکی بێکار دەکەین لە وڵاتە هەر کەسێک بێ بەڵام کەسێکی کە ڕاستە ینی دەرچووی پەیمانگا و زانکۆکان نییە و ڕاستە مەسەلەن هیچ کار بڵین بۆ نمونە دانەمەزراوە بەڵام کەسابەتێکی هەیە ئەمە ئەوە ناگرێتەوە بەڕاستی بەڵام خۆ لە کۆتاییدا تەمەشاکە ئەگەر ئێمە بیر لەم سیستەمە بکەینەوە کە ئێمە لە مێشکمانەوە خوا بکە ئەمن دەسەڵاتمان هەبێ ینی چۆن بیر لەوە قەزی دەکرێتەوە لە وڵاتانی دەرۆکا حەجی لێوێن دەرفعلەن حکومت و دەسەڵات بەرپرسیارە لە ژیانی خەڵک دووسێ ڕێگە هەیە یاوە تاو کەسە بۆ خۆی دامەزراوە لە کەتی تابەت یا لە کەرتی گشتی کەسابەتێکی هەیە بە پێپانانە پێی دەژی سەربەرزانە پێی دەژی یان کار و کەسابەت دەست ناکەوێت حکومت بڕە موسەی پێدەدا مانگانە کەس پێ دەن سیستەمی سۆسیال و کە خانووی نییە خانی بۆ دابین دەکات شوقی بۆ دابین دەکات کە کێشەیەکی تەندروستی هەبێت لەسەر حسابی حکومت چارەسەر دەکرێت وەکو مرۆڤێک ڕێژی لێگیرا و دەژی هەتا کار و کەسابەتێکی دەست دەکەوێت لە کەرتی گشتی لە کەرتی تایبەت و هەمووشی دوایی ئەم کەرتی تایبەت و گشتی ڕەبتێکی بتەویان بێکۆیە دوایی هەمووی ئەوە بۆی بە خزمەت حساب دەکرێت و لە تەقاعودەکەی حسابی بۆ دەکرێت یەکاکە ینی هەر وڵاتێکی بڕۆ حوڵاتی دنیا بەم شێوەیە باشە بەس ئەو داهاتی ینی ئەگەر مەسەن بۆ منە کاکە خۆ من بانە ئەمە قیازمەکە بە ئەڵمانیا ئەمە قیازمەکە مەسن بە سوید ئێمە قیازمەکە نازم بە بەریتانیا باشە قیاس دەکەم بە پۆڵۆنیا کاکە بە لیتوانیا بە بیلاروسیا بە ئوکرانیا بژێت بزان داخۆت بزانانی ئایا ینی حکومت شتێکی نییە بۆ خەڵکی خۆی بەلانی کەم
باش بەزی بەلانێکم جێگە و ڕێگەنیشت جێبوونیە کاکە بەلانێکم کوڕە کارەبای هەیە ئاوی هەیە ڕێگابانی مشکلەی نییە بیمەی تەندروستی هەیە کەگە کێشەی تەندروستی بۆ پەیدا بێ باشە بەس ئەو پێشنیازە یاسایی ئێوە ینی ئێستا داهات هێرەمی کوردستان بەشیوە دەکات بۆ من هەر دەرچویدانە مەزەرا و نووسیکەی بازەکە 200 زیاتر 200,000 خەڵکی دیکەی بێکار بیمەی بێکاری نیە کێشەیە داهات هێرەمی کوردستان بەشیوە دەکات ئەو خەڵکە لێ سوودمەند بێت کاکەچی من زۆر جارێکە گوتومەوە ینی خوب خەریک بەڵێم سوودی نمێنێ هەندەی بێڵێنەوە تەمان بەڵێم پێم وایە ئەگەر داهاتی هەرمی کوردستان لە دەستێکی ئەمین بێ بە شێوەیەکی ڕێکوپێک کۆ بکرێتەوە هەمووی و بە دادگەرانە بەسەر هاوڵاتیان هەرمی کوردستاندا بەوەی کە موسەخۆرە و غیری موسەخۆرە دابش بکرێت من دڵنیان بەشی دەکەم باشە بەس ئەو پێشنیازە یاسایی ئێوە کە مانگینەوە پێشکەش دەکەن لە پەرلەمان وایە هەموو حاوا دەکەین بڵێ باشە بەس پێتان وایە سەردەگرێت پاساو نییە بۆ ڕەتکردنەوەی بۆی خەڵکی هەژار و نەدار ئەو سوودمەند بێت لە داهاتی ئێمە کاحەشیم خۆ من لە کۆتاییدا قسەکەم ئەوەیە کە ئەمن ئەرچی خۆم بەرامبەر بە هاوڵاتیانی خۆم جێبەجێ دەکەم بدڵسۆزانە بە خەمخۆرانەش چی پێم بکرێت تەنام داهابی بۆیان دەکەم بەڵام بە خەڵک بزانێ ئەو کاتێکە ئەوە دەسەڵاتە هاوکاریان ناکە ئەوە دەسەڵاتە گوێ لە داواکاریەکانیان ناگری ئەمن نەری خەڵکم ئەمڕۆ بە ئەرکی سەرشانی خۆمی دەزانم کە چی لە قازانجی خەڵک بێ من پێشکەشی بکەم و چی کێشە و گرفتی هەوڵەتیان چارەسەر بکە ئەمن پێشکەشی بکەم و بە جددیش و بە سەرسەختیش داکۆشی لە مافەکانیان بکەم ئەمن لە بەرامبەردا بەڕاستی ئەرچی خۆم جێبەجێ دەکەم جا بەڕاستی حکومەت بەرپرسیارە دەسەڵات بەرپرسیارە کە ئەوە کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە باتەمەشانەکە لە بۆرەکەم ئەمن ئەو پرۆژە یاسایان پێشکەش کردووە نەیکا خۆ لە کۆتاییدا بەخۆی قازانجەکە بیکە ئێخۆ لە دنیادا حکومەت ینی حکومەتەکانی دنیا من بۆیە دەڵم کاک حەشیم عەقڵێتی حکمڕانی سەقەتە لە وڵاتە شێوەی بەڕێوەبردننی کار سەقەتە لە وڵاتە لە دنیادا کاکە پێیان خۆش معارزە هەبێ حکومەت بۆ کاکە حکومەت زەبط دەبێ حکومەت ناسار دەبێت پابند بە یاسا بە تعلیماتەکان و ناسار دەبێت داواکاریەکانی خەڵک وەربگرێت کێشەی خەڵک چارەسەر بکە بەهۆی معارزەوە حکومەت ڕاستە بێتەوە و پرۆژەی باشیش وەردەگرێت تەبان ممنوعی معارزەش دەبێت تەبان ینی کاتێک کە شتێکی باش بەرامبەر بە هاوڵاتیەکانی خۆی جێبەجێکە لە بەهۆیەوە کە من گوتومە قازانی دەسەڵاتی کاکە ئێستا ئەو پرۆژە یاسایان پێشکەشی سبینێ چوار ڕۆژێک حکومەت بێ مەسەڵەن ئەم خەڵکە فەقیر و هەژار بەسەر بکاتەوە ولایان لێ بکاتەوە چێ قازانج دەکات باشە کاتمان زۆر کەماوە سەبارەت بە بڵێن پێشتر بە ڕێزت بیرۆکێکی شتە بوو هەلیکار ئێستا بڵێن هەلیکار هێنە دامەزراندن هەیە بیمەی بێکاریشی کە پێشتر دەدا 150,000 بەرەچوانی دانەمەزرا و ئەوانە بیرۆکەکەی بە ڕێزت ئەگەر بڕیار بوو لە پەرلەمانیش پێشکەشکە بەڵام دواخرە دەتوانرێت وەکو چارەسەرێک بۆ کێشەی بێکاری خاتە ڕوو کێشەکە چارەسەر بکات وەڵاهی بەداخەوە کاک حەشیم بیرۆکەکەی من بوو بە قوربانی بێسەروبەرەکانی سەرۆکاتی پەرلەمان لەم هەڵدا هەرای ڕابردوو بیرۆکێکی میش لە بین چوو ئەگەر بە پوختی بیرۆکەکە وەڵای ئەوە بوو کاک حەشیم دروستکردنی هەماهەنگی و لە نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتی بە بەگەرخستنەوەی ئەو هەموو کارگە و معاملانە کە لە هەرێمی کوردستان هەبوو لە ڕابردوودا کە هێندێکیان ئێستا کەلاوەکانی ماوە هێندێکیشی بەردی بناغەشی دەرهێنراوە فرۆشراوە بە وڵاتان بەداخەوە ینی هەر بۆ نمونە باشتێکی باسکەم ئەو بەنداوی بێخمە دەزانیت بەنداوی چەند گەورەیە کاک حەشیمەوە ئەگە دروست کرا بە گەورەترین بەنداغ بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەزانی مەسەن چەند ئاوی دابین دەکرد لە سنووری هەولێرە لە سنووری هەولێر بە هەموو کوردستان بۆ ئاوی ژێرزەوی سوودی هەبوو و دەزانی مەسەن بەنداوێکی استراتیژیە ئەتوو دەتوانی وەکو فشارێکی زۆر گەورە بەرامبەر بە عێراق بەکاربێنی ئاوا قورژی عێراقت گرت بوو دەزانی کەلوپەلەکانی کە بە ملیار دۆلار وەتەبان ئەم برادرانەی حکومڕانی ئێستا فرۆشتان بە ئێران و بە توران بە تاڵانیان برد زەمە بەس ینی سەداهشتیوە کاکە ینی بۆی دەڵم ئەم دەسەڵاتە خەمی نیە خەمی وڵاتی نیە خەمی خەڵکی نییە باش بەس بە بیرۆکەکەت بۆ بیرۆکە کاک حەشیم وەکو باسم کرد لە ڕووی یاساییەوە ینی پاپش بە بابەتی یاسایش بوو کە بکرا بە یاسا دروستکردنی هەماهەنگی و پەیوەندیشی پتە لە مابینی کەرتی گشتی و کەرتی تایبەت بە بەگەرخستنەوەی کارگە و معاملە استراتیژی گەورە گرنگەکان بۆ کە هەلێکی کاری زۆر دەرەخسا بۆ دەرچوانمان لە پەیمانگا و زانکۆکان کە تا ئێستا نەمەزراون و خەڵکی دیکەش لە بۆ نمونە بابێنمەوە تەبان ئێمە دەبووین بە خاوەنی کۆمەڵی کارگەی ڕەسەن
و دەتوانرا ئەو کارگانە کەلوپەلوش مەکەکانیان پێشبڕچی وڵاتانی دەوروبەرمان بکەن و وڵاتانی دنیاش چۆن کاکەشم دەزانانی ئێمە لە هەولێر کارگەی معمەل نەسیزمان هەبووە قماشی دروست دەکرد کاتی خۆی ئەم لە ساڵانی هەشتاکان مام حاجی حەمەدەمین بەڕەحمەت بێ مام حاجی حەمەدەمینی کۆیی دوکانی قماش و خەیات بوو بەرەو درو بوو دەچووم گچکەم و پارسەلە و تازی پێرا دەگەیشتم ئەو کاتێک قماشی ڕومانی مەشهور بوو دەمو مام حاجی پارسە قماشی ڕومانی بدێ دەیگوت کوڕمەت بوو هەر باشی قماشی ڕومانی دەکەی وەرە قماشی هەولێر ئەو معمەل نەسیزی خۆمان وەڵا لە ڕومانی باشترە ئەو شارەزا بوو تەبان وفعلا منافسەی قماشی ڕومانی دەکرد ئەو ساڵان تەبان دەزای ئەو معمەلیان کردە چی کاحەچیم کردانە معمەل BBC دانێک کۆمپانیایشی بەرپرسێک پێی دەوڵەمەندە بێ کراوەتە معمەل BBC و معمەل نەسیج تەخت و تارازی هێنرا خوارێ ئەمە عەقڵێتە کارگەی دۆشای ئاوی تەماتەمان هەبوو لە حەریکە ساڵی پار مەسەلەن وەزارەتی کشت و کار زۆر هەڵا هەرا کرد کە ئەوە بەگەر دەخم زەم داخۆ بەگەر خراوەتەوە دەزانین لە ساڵانی هەشتاکان هەبووە ئیشی پێکرا زانی فەلاح بڕۆ لایەن پەرسە جوتیارەکانی ئەو ناوچانە چەند سوودە لەم کارگەی بینیوە کاتی خۆی یعنی ئەلبیسەکەی سلێمانی کاکە معمەل پاکەت ینی عێراق باشین جگەری هەبوو حەزەکەم بیزانین معمەل پاکەتەکانی کە لە هەولێر لە سلێمانی هەبووە بڕۆ معمەل مافور لە هەولێرە تەبان ساڵانی هەشتاکان دەچوم لە عادەتی کوردستانی دەمخوێن ئەو کاتێ پێش بوومە پێشمەرگە ئەو دایک و خوشکانیمە لەو معمەلی ئیشان دەکرد باشترین مافوریان بەرهەمدێنە کاکە ینی قناعەت وایە تەطویری پێکرابایە نەک تێک درابایە تەطویری پێکرابە ئێستا پێشبڕچەی فەرشی کاشانی ئێرانی دەکرد ینی مە بەس عەقڵێتەکەیە ئەو عەقڵێتەکەی ئەمە ئیرۆکەم بەوەی بکە بین ئێمە بوو کۆمپانیەکان ناچار بکرێن دەستی ناوخۆ بەکاربێن یەکێک لە پێشنیارەکەمان ئەوە بووە بەڵێ 175 ئێستا پرۆژێکمان هەیە ئێمە 175 ئەوەی لە کارگە و معمەلەکان ئیش دەکەن و لە لای کۆمپانیەکان ئیش دەکەن پێویستە کرێکاری ناوخۆیی بێ با 125 مەجال هەبێکە لە دەرەوە بیانهێن کە ئێستا پێم وایە بەشێکی زۆری حەزەکەم بیزانی کاکەشم لە نووسینگەکان و کۆمپانیەکان 170 بیانیە بە پێچەوانەوە ئەمە چێ بلێ بەپرسە زۆر باشە کاتمان بڵێ هەر نەماوە بەس سەبارەت بە ئەوەی کە ئێمە بەرەو هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیش دەڕۆن ینی چی بکرێ دەرفەتێکە بۆ گۆڕانکاری وەکو خۆشتن وەکو کۆمەڵی دادگەری خۆتان حازر کردووە وڵام من دەبێت دەرفەتێکی کە باشتر قسەی لەسەر بکەین بابەت چکە زۆر هەڵدەگرێ ئێمە پێمان وایە کە بە شێوەیەک ئەمڕۆ بریارمانداوە لە ئەنجومەنی باڵا ئێمە دوو قۆناغ پێش ئێستا دەستمان پێکردووە و لەمەودا ئێمە بەجددی دەست بە هەڵبژاردن و کارەکانی هەڵبژاردن دەکەین چونکە بەڕاستی هەڵبژاردن سەنجی مەحەکە بۆ پێگەی و قورسایی ئەو حیزبە ڕاستە لە وڵاتێکی دانیمە تەزویر زۆر دەکرێت ڕاستە وڵاتێکی مەسەلەن خەڵک جارێ مەغروبن عەلا ئەمری هەیە ناچار کراوە بە هێندێشت بەڵام بەڕاستی ئێمە پێم وایە دوای ئەم هەموو کارەساتێک کە بەسەر خەڵک هێنراوە و دوای ئەم هەموو سەر و خوارێکە لە سیاست و لە علاقاتە دیبلۆماسیەکان لەگەڵ عێراق و لەگەڵ ئێران لەگەڵ توران کراوە بە سەقەتی بەخواری پێمان وایە کە هاوڵاتیان بەرچاوڕۆشتن و هاوچێشەی پێزەکان پێما دەبێت بگۆڕێ بەڕاستی و بە تایبەتیش ئێمە کۆمەڵی دادگەری لەو قۆناغی ڕابردوو ینی ئەم قۆناغی بڵێن هەبژاردن بۆ هەبژاردنێکیکە کۆمەڵ ڕەنگە توانی بێتی لە ئاست بەلانی کەم بەشێکی داواکاریەکان و تموحی هاوڵاتیان بوو بێ لە ڕۆ سیاسەکەیەوە لە ڕووی ئۆپۆزیسیۆن و لە ڕووی خیتابی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتیمان و لە ڕووی خزمەتمان و لە ڕووی دڵسۆزیمان لە ڕووی خەم خواردنمانەوە و لە ڕووی بارزانیشمانەوە منتوان برم تاکە هێزێکە بازی زۆری داوە لەسەر داواکاری خەڵک و بەرگریکردن لە ماف و داواکاریەکانی خەڵک و بەڕاستی ئەمەدەیە بازی زۆرتیش بڵین تەبان بۆیە ئێمە ئەمڕۆ کە بریارمانداوە کە دەست پێ بکەین و حقەتەن هەموو ئامادەکاری و ئامادەسازیێکیش دەکەین و بەڕاستی بەگرنگیشی دەزانین هم پێشم وایە کە با قۆناغی خۆ بێ مەقسەی باش دیکەشمان دەکەین کە بە کورتی یعنی دەرفەتێکە بۆ سزادانی گەندەڵکارانەوەنێکی خەڵک دەچەوسێنەوە دەرفەتێک ببینی وڵای بەلانێکەوە دەرفەتێکی بۆ ئەمە یەک چکە بەڵام ئەو پەرلەمانی عێراقا دەرفەتێکی بۆ چی دەرفەتێکی بۆ ئەوەی کە علاقاتی سیاسی و پەیوەندی سیاسیەکان بە تایبەتی و ئەوەی کە مافەکانی هەرێمی کوردستان لە عێراق و چێ سەپەرشی دەکات چه ئیداری ئەمە دەکات بەڕاستی دەرفەتێکی بۆ ئەوەی کە ئەمە لە دەست خەڵکیش دەربهێنرێ کە
بەخراپی کرد مەسەلەی بوجە و نەوتیش لە نێوان هەرێم هەموو بەڵگەڕاست تێدا بکرێتەوە. هەموو ئەو پەیوەندیانەی کە بە عراقەوە هەیە ئەو ڕێکەوتانێک کە لەگەڵ عراق دەکرێت ناکرێ ئەوەی کە لە ڕابردوودا کە بەڕاستی کۆمەڵێک وعد و بەڵێن بە عراق درراوە بەڵام جێبەجێ نەکرا و عراقیش دوایی هەڵوێستیکەی وەرگرتووە ینی ئەو سەفقاتە ژێبەژێرانەیە کە لەگەڵ عراق کراوە بۆ حزب و بۆ کۆمپانیا بۆ هێندێک کەس بەڕاستی خەڵک هەموو ینی لێبێ ئاگایە حقەتەن پێم وایە لەم ڕوانەوە بەڵێ خەڵک دەرفەتی باشی لە پێشەکە خەڵکێک هەڵبژێرە کە نونراتێکی ڕاستەقینەی بکە دڵسۆزی بێ خەمخۆری بێ و بەرگری لە مافەکانی بکە ڕاستە بۆ عراق بەڵام بەرگری لە مافەکانی لەوێ لێ بکە و ڕێژ لەو ئەو بەڕاستی علاقات و پەیوەندی و سەفقاتە مەژبوه و گومان لێکرا و کە پڕ لە گەندەڵی بکە. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بەوەرەس عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان سوپاسان دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.